دکتۆر حوسێن عەلاوی شێوەرمەندێ سەرۆک وەزیرên Iraqê li Bexdad gelmeye. Diktor demata baş be. Helbeta rêkeftin hatiye vajûkerin ya hinardekirina navdarêma Kurdistanê Emerîka jî pêşwaziyê lê diket. Kevata gelo tu wekû şêwermendê serek wezîrên Iraqê. Yani êdî rêkeftineke konkrêtî ye roja şemê êdî wê nav biçe? مساء الخير عليكم. ئێوارەتان باش، ئێوارەی بینەرە ڕێزەکانتان باش بە دڵنیاییەوە ئەو لیژنەیە کە ئەنجومەنی وەزیران بەسەر پەرشتی سەرۆک وەزیران بەڕێز محەممەد شیع سوودانی پێکهێنرا و شاندی حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بوون لەوەی بگەن بە چەند خاڵێکی گرنگ لەم بوارەدا و گەیشتن بە ڕێکەوتنێک لە کۆتاییدا بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دوای دەکرێت لە ڕوانگەی تەکنیکیەکانەوە تێڕوانینەکان زیاتر دەرکەون لە ڕووی یاساوە بە گوێرەی پرۆژە یاسای بە گوێرەی یاسای بودجەی 2023 و 25 هەروە ئەو یاسایەکە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە هەموار کرایەوە بە گوێرەی یاسای کۆمپانیا نەوتیە بیانیەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن و بەرهەم نەوت بەرهەم دێنن ئەم ڕێکەوتنە بەهێزە واژۆکرا بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ فرەچەشنکردنی سەرچاوەی هەناردەکانی بەرهەمەکانی عێراق و پشتیوانیکردن لە جموجۆڵی سەقامگیری و ئابووری لە پارێزگاکان و لە هەرێمی کوردستان ئەمەش دەستکەوتێکی گەورەیە بۆ حکوومەتی فیدرالی بە سەرۆکایەتی بەڕێز محەممەد شیع سوودانی و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و هەروەها گەلی ئێمە لە هەرێمی کوردستان بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت و بگەڕێنەوە بۆ جێبەجێکردنی مادە یاساییەکان کە لە یاسای بودجەدا هاتوون و کە هەموار یەکەمی بۆکرا بەمەش پشتیوانی لە جموجۆڵێکی بەهێز دەکات جموجۆڵێکی درێژخایان لەو ڕێکەوتنەوە بە سەرکردایەتی کۆمپانیای سۆمۆ لەو ڕێڕەوەدا ئەمەش بەیاننامەیەکی زۆر ئاشکرا بلایەن وەزارەتی نەوتی فیدرال کە بە ئەمەژە بەوە دەکات ئەمە لە پێناو بەرژەوەندی نیشتیمانی باڵایە ئەمە لە پێناو دادپەروەری و یەکسانی لە دابشکردنی سەرچاوەکان و پابندبوون بە سەروەری ڕێخستنەوەی نەوتی عێراق لە ڕێگەی کۆمپانیای سۆمە و بە سەرکردایەتی سۆمە و هەناردەکردنی بۆ بەندەری جیهان لە تورکیا ئەو ئەمەش دەستکەوتە بۆ ئەو دانوستان و گفتویانە کە بە قوڵی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال ئەنجام ولی دکتۆر هەلبەتە نهادەمە ئەم بەحسا vê pirsê dikein Marco Rubio wezîrê derve Emerîka ji pêşwazê li vê rêkeftinê dike bi rêkeftineke giring ji bo her du aliyan wata heta Emerîka Iraqê jî binav dike. Di hemandem de her du serok wezîran Mesrûr Barzanî û Şia Sudanî jî kev jî pesnaveyeke dike. Epîkor jî pêşwazê li vê dike kompanyên naftî jî. Kevata gelo ev e ta çend wê biçet xizmeta berjewandiya geştî da wê çend pirsgirêkên hewlêrê Bexda li durveyeke çareserke tu zanî kiroka pirsgirêkan girêka kure pirsa naftê ye. يعني اكيد الولايات المتحده دڵنیایی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندیەکی زۆر گرنگ و استراتیژی لەگەڵ حکوومەتی عێراقیە و لەگەڵ هەموو هێزە سیاسیەکان کە لە عێراق دەبوونیانە ئەمەژوای لێ دەکات هاندەر بێت بۆ ئەم ڕێڕەوەی کە حکوومەتی عێراق سەرپەرشتی کرد لە ڕێگەی لیژنەیەکی هاوبەش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال بەمەش جێبەجێکردنی ئەو ڕێڕەوە استراتیژیە بۆ بودجەی 2024 و 25 ڕێگە خۆشکەر بوو بۆی و هەروە هەمواری یەکەم کام بۆ ئەم ڕێڕەوە کرا بۆی هاندەر بێت بۆ وەبەرهێنان کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و لە کێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستان بوونیان هەیە لەلایەن کۆمپانیای ئەمریکی و جگە لەوەش کۆمپانیای نێودەوڵەتی دیکەش لێ بوونیان هەیە ئەمەش پتەوکردنی ژینگەی وەبەرهێنانە بە بوونی کۆمپانیای ڕووسی و ئەمریکی و کۆمپانیای دیکە ئەمەش زۆر ئاشکرا دیار بوو بینیمان چەندین شان هاتوون و پێشوازیان لێکراوە و لە کۆتاییدا ڕێکەوتنێک واژۆکرا لەلایەن حکوومەتی فیدرال و کۆمپانیا نێودەوڵەتیەکان بە سەرپەرشتی
سەرۆکوەزیران محەممەد شیعر سوودانی و یارمەتی پشتیوانیکردنە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئیدارەی ئێتلافی دەوڵەت هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت ئەمەش پشتیوانیکردنە بۆ ڕێڕەوانە بە مەشوا دەکات ئەمان هەموو ڕێگە خۆشکردن بۆی پەیوەندەکانی عێراق و ئەمریکا بەرەو پێشەوە بڕوات تەنیا لە بواری ئەم نەمێنێت بچێتە بواری ئابووری و استراتیژی و بەمەش پەیوەندیەکانمان کە 22 ساڵە بەردەوامە تا ئێستا گفتوگۆکان زیاتر بەرەو پێش دەبات گفتوگۆکان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش دەبات بۆ گەیشتن بە چەند خاڵێکی سەرەکی بۆ هاندان بۆ بەرهێنان و فرەچەشنکردنی سەرچاوە ئابوووریەکانی نیشتیمانی عێراق ئەمەش ڕنگ دەداتەوە لەسەر گەلی عێراق بەمەش گەلی خۆمان لە هەرێمی کوردستان ولی کەواتە ئەمشین بێجی گەل و بە ڕێککەفتنا بەغدا و هەولێرێ و کۆمپانیان بە هەناردەکردن نافتارێما کوردستانی و هاتکە باژوکردن هاتکە ڕاگەاندن ئێدی پرسگirêka موچê fermanber û moçexorên herêma Kurdistanê wê çara ser be ku ev xwe jî bêguman tu zanî kêşeyeke ciddiyê berûka xelkî vegirtî اكيد طبعا بە دڵنیاییەوە یارمەتی دەرە بۆ و ئاسانکاری دەکات بۆ تواننەوەی هەموو ئەو بەفرە و بەسەڵەکەی کە لە خاڵەکانی نێو کاروباری داراییدا دروست بوون گەیشتونێتە چەند قۆناغێکی پێشکەوتوو بۆ تاواکردنی نێوان وەزارەتەکانی هەرێمی کوردستان و فیدرال بۆ نمونە نێوان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی فیدرال و لە ڕووی ئابووریشەوە بە هەمان شێوە لە بەرامبەردا سامانە سروشتیەکان وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی فیدرال و پەیوەندی کۆمپانیا نەوتیەکان لەگەڵ وەزارەتی نەوتی فیدرال و وەزارەتی سامانە سروشتیەکانیش کە بەشێک بووە لە گفتوگۆکان و ئەمەش ڕێڕەوێکی زۆر پتە و دروست دەکات کاتێک بەراوردی دەکەین بە ساڵانی ڕابردوو چەندین ئاڵنگاری هەبوو چەندین کێشە هەبوو و بەڕوومان بوویەوە بەڵام ئێستا دەبین قۆناغێکە بۆ دروستکردنی چارەسەرەکان چارەسەری استراتیژی بۆ تەواوکردنی یەکدی و ئەمەش دەبێتە دامەزراوەیەک و بەردێکی بناغە بۆ ئابووری عێراق و دەبێتە وێنەیەک کە وا لە هاندەرە بۆ وەبەرهێنەرە بیانیەکان بێن وەبەرهێنام بکەن بە هەمان شێوە سەروەریە بۆ گەلی عێراق و سامانی سروشتی و سامانی نەوتی لە ڕێگەی سۆمەوە دەفرۆشرێت و ئەم داهاتە داراییانە بە شێوەیەکی دادپەروەرانە دابەش دەکرێن بە هەمان شێوە پەیوەندیدارە بە بڕیاری دادگای فیدرالی و سەرۆکوەزیرانی عێراق گوتی پێویستە سامانەکانی عێراق بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێن ئەمەش پابەندیەکی سەرۆکوەزیرانی عێراق بەڕێز محەممەد شیعر سوودانی و سیاسەتەکانی خۆی لە حکوومەت جێبەجێ دەکات و پس حسێن کۆ سەرێکی وەزیرên Kurdistanê Mesrûr Barzanî jî rolekê bi bandor hebûye li dûrvêkê tu zanî li çarî Nîsana 2023 dema ku seredana Bexdakê lê her du serek wezîran rêkeftinkerî tefahum hebûye dîdarênan berdam li dûrvêkê hebûne kevata tu wekû rayweşkarê serek wezîrên Iraqê bi mûçexorên herêma Kurdistanê gel û bawekê konkrêtî wê bêjî êdî pirsgirêka mûçe nema ji ber ku tu zanî pirsgirêka mûçe çi bi serê xelkî înaye çawa rewşan perîşan kiriye يعني هذا سؤال مهم جدا ئەمە پرسیارێکی زۆر گرنگە جێبەجێکردنی مادە دەستوریەکان و بە هەمان شێوە مادە یاساییەکان لە یاسای بودجەی عێراق و هەروە ئەو شەفافیەتی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و دیوانی چاودێری نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال و چارەسەرکردنی کێشەی موچە ئەمانە هەمووی یارمەتی دەردەبن بۆی لە کۆتاییدا هیچ کێشێک نەمێنێت بۆ هیچ کێشێک نەمێنێت بۆ ناردنی موچە چونکە چاودێری دەبێت پێداچونەوە دەبێت بە گوێرەی ئەو سەقفەی بۆ دەستور بۆ بودجە دەستنیشان کراوە لەلایەن دەستورەوە و بە هەمان شێوە لیژنەکان سەرکەوتوو بوون لە گۆڕینی ئەم ڕێڕەوە لە ڕێڕەوەیەکی سیاسی بۆ ڕێڕەوەیەکی دامەزراوەیی کە تێیدا ئاڵوگۆڕی زانیاریەکان بوونیان هەیە لە نێوان هەردوو حکوومەت
و بێگری بەستراونەتەوە لە بەرامبەریشدا لەژێر چەتری دەستور و یاسا دەبێت ئەمەش وای لەم ڕێکەوتنەوە ڕێڕەوە کردووە کە ڕێڕەوێکی استراتیژی زۆر گرنگ بێت کاتێک بەراوردی دەکەین بە ساڵانی ڕابردوو بۆ پرۆسەی دابینکردنی موچا یاخود هاتنی وەبرهێنانی بیانی یاخود سنەتی مامەڵەکردن بله برنس دکتۆر حسین داوی پرسام دەبێ بە کە کورتی توزانیجی دەبێ بە پەنجێکە دەمکی بە یعنی یاسایە گاز و نەفتە هەیە پرۆژە یاسا هەیە 2005 حتا نەهات و ئێکش بنەمایên pêkînana kabîna Mihemed Şia Sudanî bûye di çercivê hevpeymaniya îdareya dewletê de ku pêwîst bû ev proje yasa kevbat parlemanî dahat ba derbas kirin. Dîdnate taşan giringê dî ev yasayê jî bête derbas kirin ji bo ku ev pirsgirêke di bingehê xwe de bête çareserkirin. يعني طبعا قانون النفط والغاز بەدڵنیاییەوە یاسای نەوت و گاز زۆر گرنگە و پەسەندکردنی لەلایەن پەرلەمانی عێراق زۆر گرنگە و لەلایەن حکوومەتی فیدرال و وەزارەتی نەوتی فیدرال هاندەر بوونە بۆ ئاراستەیە و هەوڵیاندا بۆ ئاراستەیە بڕوات و دەرەنجامی ئەو گفتوگویانە لە نێوان وەزارەتی نەوتی فیدرال و وەزارەتی سامانە سروشتیەکان ئەنجامدرا ژینگەیەکی هاندەر دروست دەکات بۆ قۆناغەکانی داهاتوو بۆ پەسەندکردنی یاسای نەوت و گاز بکرێت بە یاسا و ئێستا بەرەو تەواوکاری دەڕواتە ڕێڕەوێکی هونەری دەگرێتە بەر بۆ گفتوگۆ نەک ڕێڕەوێکی سیاسی ئەمەش ڕەشنووس بۆ یاسای پرۆژە یاسای پێشووتر دروست دەکات یاخودە پرۆژە یاسای ئێستا کە لە گفتوگۆکانی نێوان وەزارەتی نەوتی فیدرال و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان دروست دەکات وەروەها ڕێڕەوە سیاسیەکە لە نێوان هێزە سیاسیەکاندا هەیە لە نێو هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ پەرلەمانی عێراق ئەمەش وا دەکات قۆناغی ئایندە و قۆناغی داهات و قۆناغێکی گرنگ بێت بۆ گفتوگۆکردن لەبارەی ڕەشنووسی پرۆژە یاسای نەوت و گاز وا دەکات لە کۆتاییدا ئایا لەم خولەی ئایندەدا کە ئەو خولەی ئێستا کە بوونیە خەریکە کۆتایی دێت ئێستا پەسەند دەکرێت یاخود لە خولی ئایندەدا کە لە دوای 11 2025 دەست پێ دەکات. بله برنس دکتۆر حسین علاوی شێوەرمەندێ سەرۆکوەزیرên Iraqê li Bexdad gelme bû gelek spas diktor.